خۆشەویستان ئەم چارەخوازە بەڕێزی ئێستا کە نشتەرگەریمان بۆ ئەنجامدا طبعاً زۆر بەردێکی هەیە کە لە سەدایەکی بەردەکان دروست ئەکا، یعنی سەدایەکی زۆری بەردەکان لەو زۆرە بەردەیە پێی دەوترێت سیستیم ستۆن، هەر لە مناڵیەوە لەگەڵیدا ئابێت و زۆر جا بەردەوام دەبێت و دووبارە و سێبارە و چواربارە بەردەکە دروست ئەبێتەوە. طبعاً ئێمە چۆن ئەزانین کەەوە ئەو بەردە لە زۆری سیستینە، یەک ڕمڵی سیستیمی هەیە لە کاتی پاشتنینی میس، دوو ئەگە بەردەکە بە ساقی دەربهێنرێ بنێرێ بۆزار دەردەسێکە سیستینە و لە ئەشعاشان لێکدار هەیە ڕێژێ ڕەخیەکەی دەستنیشان دەکا لەوانەیە بزانین بەردی سیستینە و لە کاتی عملیاتیش ئێمە شێوەکەی دەبینین ئەوها زەردە و لە هەمووی مهمتریش کاتێک کە بەلێزە دەشکێنین زۆرە گازێک دروست ئەکا کە هەم ڕەنگەیەک و شێوەیەکی تایبەتی هەم بۆنێکی تایبەتیشی هەیە. ئێستا سەیریکەین و بەلێزەری دەدەین ئەو زۆرە گاز دروست دەکا. دەبینن ئەوە هەمووی ئەو زۆرە بەخە گازانە کە دروستی دەکا ئەوانە هەمووی ناسینەوەی نیشانەی ناسینەوەی بۆ بزانین ئەو بەردە سیستینە، چونکە ناسینەوەی ئەم زۆرە بەردانە کە بزانی بەردی سیستینە زۆر زەڕورە هەتاوەکو چارەسەری تایبەتی پێدەین هەتاوەکو لە داهاتوودا سێبارە و چواربارە بەردەکەی دروست نەبێتەوە. بە هیوای سەلامەتی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.